دەچمە ماڵی کۆچبەرێکی کوردی خەڵکی سلێمانی ماوەی ساڵێک و 5 مانگە لە یەکێک لا گرتوخانەکانی وڵاتی سویسرا دەستگیر کراوە و لە بارودۆخێکی خراپی دەرونیدا ژیان بەسەر دەبات. ئازانی تێکچۆلەی خۆش بوون بەوتەی کەسوکارەکەی جوامێر عومەری تەمەن 27 ساڵ پێشتر بەهۆی ڕووداوێکەوە لە سلێمانی تووشی نەخۆشی دەرونی بووە. بۆ چارەسەر ڕووی کردووەتە ئەوروپا و 4 ساڵ لەمەوبەر بە ڕێگەی قاچاغ خۆی گەیاندووەتە وڵاتی سویسرا. بەڵام ماوەی زیاتر لە ساڵێکە بەهۆی ڕووداوێکەوە لە گرتوخانەیەکی سویسرا دەستگیر کراوە و لە بارودۆخێکی دەرونی ناجێگیردایە. کەسوکارەکەی دەڵێن تەنانەت حکومەتی سویسرا ڕێگەش نادات کوڕەکەیان بگەڕێتەوە هەرێمی کوردستان. تووشی ڕووداوی بوو ئیترەوە بوو مێشکی لە دەزا ئەم سەریان ئەوە عملیات کرد. ئیتر چەند جارە بردمە تەبرێز و تاوانی چارەسەری نەبوو. ئەم کوڕیمە ڕۆژ بەڕۆژ بەلای خراپیەوە ڕۆی. ئیتر من جوتم تی باوە من ئەچم بۆ ئەم خارجە بەشکم لێ چارەسەرم هەبێ. ئیتر ئەوە بوو ناردم بۆ خارج هەرچۆن بێ لە ڕێی قاچاقەوە لە ڕێی هینەوە بۆ ناردم بۆ ئەوێ کە لەوێ شتێکی بۆ بکرێ. بەشم شڵاتم لێ دکتۆری گەورەیە چای لێژەوە بوو چارەسەری نەبوو زۆر هەوڵێکی لەگەڵیانە تیان هیچ چارەسەرێکی نییە. ئیتر ئیسە لە سژنای بارودۆخەکەی تاوە تێک چووە. ئەم کوڕمە یان بگەڕێتەوە یان بەریبەن ئازادیکەن لەبەرەوەی نەخۆشە تەحملی ئەو سژنە ناکا. هەموو ڕۆژ ئەگری تەلەفۆن بۆ ئێمەکە ئەرە فریام کەون. دایکی جوامێر بەهۆی ئەو دۆخەی ڕوبەڕووی کوڕەکەی بووەتەوە خۆشی لە بارودۆخێکی ناجێگیردایە. زیاتر لە ساڵێکە تەنیا دەیەوێت ڕوخساری کوڕەکەی ببینێت. بەڵام وە خۆی دەڵێت بەرپرسانی گرتوخانەکە تەنیا ڕێگەیان داوە هەفتانە بۆ ماوەی چەند خولەکێک بە تەلەفۆن قسە لەگەڵ کوڕەکەی بکات. بۆ کارەکەی ئەوەیە وتی ئەم کوڕە بەس شەڕی کردووە. شەڕەکەشی چۆنچۆنەی شەڕەکەشی ئەوە نەبوو کە لەعین تۆ لەگەڵ کەسێکی نەخۆشە ئەوەی معنی پاداشتەکەی ئەوە بێت. چکا ئەو حکومەتە وایە لە بە خاتری نەخۆشیەکەی هەر عەفوی کردایەت. چکا گەلاج وڵاتێکی ترا وایە ئەوە وایە شایانی ئەو خزمەتی بکەن. ئەوتی لەبەر ئیقامە من خۆم تۆزێک برینار کردووە بە هەرودی نازان بە شتێکی بەسیتیش بۆ بەخوا وتی ئەوان لێ کردوون بەهین توانە تۆ نابێ بەر ببیت تۆ مەترسیداریت. پارێزەرەکەی وتی زۆر باری دەرونی باش نیێتی چونکە تووکیشی زۆر لە قژەسەری زۆر هەڵبەری و زۆر لێبووەتەوە گەر ئاواتیای بمێنێتەوە وتی زۆر گۆشتی لاشەشی کەمی کرۆ لەوانەیە بمرێت. من داوا لە حکومەتی هەرێمەکەم کە ئەم کوڕەم یان لێ بۆ مەرەخەسکەن یان لەو سجنەیە دەری بێنن یا خۆیان چی بە باشەزان ئەومان بۆ بکەن. خەمی گەورە و نەبراوەی ئەم خێزانە کووردە چاوەڕوانی ئازادکردن و چارەسەرکردنی کوڕەکەیانە لە وڵاتی سویسرا. وەک خۆیان دەڵێن ئەگەر ئەوەش نەکرا تەنیا داواکاریان ئەوەیە کوڕەکەیان بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. مەریوانە بڵا کورد سات نیوز سلێمانی.